سڵاو و ڕێزم بۆ میلەتی باشوور بە تایبەتی هەیە، بۆ گەنجان، بۆ دایک و باوکی ئێمە، بۆ خوشکوبرای ئێمە. سڵاو و ڕێزم لە کوردستانی ڕۆژاواوە هەتا کوردستانی باشوور. سڵاو و ڕێزمەیە بۆ یەکە بە یەکەتان، بە گەورە و بە بچووکتانەوانێ. من فەرماندار باس کەرکووک، فەرمانداری قەسەدەم لەسەری کانی. من بانگەوازیەک بۆ گەنجی باشوور دەنێرم. گەنجی باشوور بەڕاستی لە هەموو شوێنەکە نمونە بوونە، لە قارەمانێتی، لە ئازایەتی، لە شۆڕژگەریدا نمونەی هەر جێیەک بوونە. بەڕاستی میلەتی ڕۆژئاوا پێویستیان بە گەنجانی باشوورە، پێویستیان بە سەرهەڵدانی میلەتی باشوورە کە ئەمڕۆ وان بپارێزن لە دەستی چەتەکانی ئەردۆغان و چەتەکانی داعشدا. ئەموان بپارێزین، نێڵین پۆستاڵی پیسی دوژمن بەسەر خوشک و دایک و ئاخی مەدا بچن. ئەمڕۆ پێویستە هەر گەنجێکی باشوور سیلاح و ڕەخت بکات تە دەستی خۆ و بەری خۆ بداتە کوردستانی سووریا. بەڕاستی گەلی کوردی مەی سووریا ئەمڕۆ هەمووی لەژێر هەڕەشەدانا. هەر ڕۆژ 10 کەس، 20 کەس، 30 کەس دێنە ڕێی شەهادەتێدا، شەهید دەبن بە شەرەف و ناموسی مە دەستدرێژیەکەن. بۆیە میلەتی ڕۆژاوا چاویان لە جوانی باشوورە. من لە چەند جێدا کۆبوونەوەم بە خەڵک کردووە، تایبەت جوانی مەی باشوور دەخوازن، دەیانەوێت جوانی باشوور چۆوە لە کۆبانیدا بەدەمی میلەتی کۆبانیەوە هاتن بەدەم وانی شۆ بین. ئیڕۆ دایکی مە دەست بۆ ئێمە درێژەکەن، هاوار بۆ ئێمە دێنن کە ئێمە وان لە دەستی دوژمن، شەرەف و ناموسی وان لە دەستی دوژمندا بپارێزین. و بۆیە پێویستە گەنجانی مەی باشوور ئەمڕۆ هەمویان تەولی بەشداری ڕیزەکانی شەرەفانان ببن. لە داویشدا سەرکەوتون بۆ گەلی کورد، بۆ هەر 4 پارچەی کوردستانە خوازم، بەوا سۆزەی کە ئێمە داومانێتە سەرۆکایەتی و شەهیدان و ئاخی خۆ و دایکان، ئەم 4 پارچەی کوردستان ئازاد دەکەین. هەتا تنۆکێ خوێنی مەما بێت ئەم بەرخۆدانیەکەین. سڵاو و ڕێز باس کەرکووک.